حي على الصلاة الله أكبر الله أكبر. حي على الصلاة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم. بەڕێزان و ئازیزان لە ویزگەیەکی تری نوریدی دەم و نوێژە دەینا خزمەتی حەمد، دەینا خزمەتی سوپاسگوزاری بۆ ئەوە لە نوێژە ئیتیمام بە حەمد و سوپاسگوزاری دراوە. سبحان الله، دیقەت بن هەر لە داخەڵبوونی نوێژە لە فاتحەیە کە دەست پێ ئەەکەین بسم الله بە دەنگی نزمە خوێنین، کە دەنگمان بەرز کردەوە ئەڵێین الحەمد لله رب العالمین، سوپاس بۆ پەروەردگاری هەموو جیهانیان، بۆ خالقی هەموو ئەرز و ئاسمان. یەکسەر بە سوپاس دەست پێ ئەەکەین، بە سوپاسا تێ ئەپەڕین، ئەڕۆین ئەگەینە سەر سبحان ربي العظيم وبحمده، سبحان ربي العظيم وبحمده، حمدی تایە. جاڵین سمع الله لمن حمده ربنا ولك الحمد. خوای گەورە ئەوەی کە سوپاسی کە گوێی لێ ئەبێ، دیسانەوە سوپاسێکی تر خوای گەورە بۆ تۆ. دوای ئەچینە سجود، اینجا سبحان ربي العظيم وبحمده سبحان ربي. دوای ئەچینە سجود، اینجا سبحان ربي الأعلى وبحمده. دوای بەرزەبینەوە ئەچینەوە سجود. دوای کە لە تحیاتە پێش سەلامدانەوە ئەڵێین ئینەکە حەمیدون مەجید، تۆ سوپاسکراوی ئەی پەروەردگار. واتە سبحان الله لە ناو توێکڵی نوێژە، لە ناو هەیکەلی نوێژە دیسانەوە حەمد بە حەمدا تێپەڕین و بە حەمدیش تحیاتەکەمان کۆتایی پێدێنین کە تا ئەوێ ئەبێ بخوێنرێ. بەڵێ بەڕێزەکانم، ئەمە لە فەراغەوە نەهاتووە، بۆ ئەوە ئیحتیمام بە سوپاسگوزاری بە حەمد لەگەڵ پەروەردگارە. یەکەم شتێکە ئینسانی موسڵمان لەگەڵ ناو نوێژە هەستی پێکە کە خوای گەورە هیدایەتی ئەمی داوە بۆ ئەم نوێژە، بەڵام هیدایەتی هەزارەها و ملیۆنەها کەسی تری نەداوە. ئەو نەبزانن خوای گەورە حورمەتی ئینسانێکی موسڵمانی بە ملیۆنەها ئینسانی کافر و بێدینە گۆڕێتەوە. نەخێر، هیچ وەجهێکی بەراوردیش نییە لە بینی ئەم دوانەیە. ڕۆژە ئینسانێک سوپاسی خوای گەورەی کردبێ، ڕۆژە ئینسانی لە حوزوری خوای گەورەی ئاوەستا بێ، قەت بەو چاوە سیر ناکرێ بەو ئینسانی کە خوای گەورەی نەناسیوە یاخود خۆی لەم نیعمەتە بێبەش کردووە. هەندێک لە عولەماکانە فەرموون العهد الذي بيننا وبينهم الصلاة فمن تركها فقد كفر. ئەو پەیمانەی لە بینی ئێمە و ئینسانێکی ترایە، لە بینی ئینسانی کافر و موسڵمانە هەیە، ئەوەیە کە نوێژ بکە ئەوی نوێژی نەکرد کافرە. هەندێک لە عولەمایان سبحان الله بەم کوفرە ئەڵێن کوفرێکی معنەوی، ئەڵێن کوفرێکی مەجازی، ئەڵێن نیعمەتێکە خوای گەورە بە عەبدەکەی داوە، عەبدەکە خۆی لێ بێبەشەکە لەبەرەوە کوفری کردووە بە نیعمەتێ لە نیعمەتەکانی پەروەردگار. بۆیە زۆر زەرورە قەدری ئەم نیعمەتە بزانین. سبحان الله ئەڵێن الحەمد لله. بۆ چێ؟ سوپاس بەس بۆ ئەوە، گەورەی بەس بۆ ئەوە، شکۆ بەس بۆ ئەوە. ئینسان ئەبێ بەس لەو شتەکانی تری بزانێ. ئەگەر وامان نەکرد خۆشەویستەکەم ئەزانی وەکو چێمان لێ دێ، هەر کاتی ئەم نیعمەتەمان بە یەک خوا نەزانی، وەکو ئەو کەسە داماوەمان لێ دێ کاڵێن زەحمە نەبێ ساعل بەریدێک پەیامێکی بۆ ناردووی کە ئەیکەیتەوە کە سەیرەکەیت ڕەفیقێکت خۆشەویستێکت لە سنووقێکی جوانە هەدیەیەکی بۆ ناردوویت، تۆش کە سەیری هەدیەکەکەیت شتێکی زۆر گران بەهایە. باوشەکی بە ساعل بەریدا ئەم لالای ماچەکەیت و بە قوربانێ بم و ئەو عەزیەتی کێشاو نا، ئەبێ یەکسەر سوپاسی ئەو کەسێکی کە ئەمەی بۆ ناردوویت، نەک ئەوەی کە پێگەیاندوویت. ئێمە بەداخەوە هەرچیەکمانە درێت هەیە سوپاسی چیەکەین؟ سوپاسی نزیکترین کەسەکەین کەوا ئەزانین ئەو سەبەب بۆ لەو نیعمەتەیە، لەو سوپاسگوزاریەیە کە ئەمە کارێکی زۆر هەڵەیە. وەکو کەسێک وایە کە مدیرێک تەقینی کردبێ لە شوێنێکە مانگانە محاسیبەکە پاری باتێ، ئەمیش هەموو جارێ دەستی
ژمێریارەکە ماچکە بە قوربانە بم تۆ نەبووی تا لە بەرسا مردم بەخوا خوای گەورە هێشتومێتەوە تۆ نا بەخوا خوای گەورەی بیرەچێتەوە مدیرەکەی بیرەچێتەوە بەس بیری لای چێە بیری لای ئەم ژمێریارەیە کێسە پارەکەی ئەیاتێ بەڵام نازانێ لەسەرەوە ئەمی بۆ دیاری کراوە مدیری ئەمی تەعین کردووە و دای مەزراندووە و ئەم پارەی بۆ بڕیوەتەوە هەر کاتە ئینسان بەم ڕۆحیەتە لەگەڵ خوای گەورەیانەی ڕوانی هەستی نەکرد هەرچی نیعمەتەکانی سەرزەویەکی ئەوە بەغەڵت تاچێ ئەوە تووشی هەڵدێرێکە ئەوە تووشی قوربەسەریەکە پی وایە ئەو مناڵە هی فڵان دکتۆرەکە مناڵی بلووری بۆ دانا ئەم سەحەتە هی فڵان دکتۆرە کە عەمەلیاتێکی بۆ کرد ئەم تەعیناتە هی فڵان کەسە کە شەهادەکەی یاوەتێ نا هەر کاتە ئینسان بە ڕۆحێتە بیری کردەوە قەت ناگاتە خوای گەورە لەبەرەوە بێ هەموو نیعمەتەکان بەستیتەوە بەسەر و ئەمانەوە بە خالقێکەوە بە پەروەردگارێکەوە کە مطلیعە بەسەر هەموو ئەمانەیە وما بكم من نعمة فمن الله هەر نیعمەتێکتان هەیە لای خوای گەورەوەیە لەبەرەوە وإن تعودوا نعمة الله لا تحصوها بۆیە لە کاتی نوێژە داوای ئەم نیعمەتە ئەکەی ئەڵێ چی ئەڵێ ئیهدینا الصراط المستقیم خوای گەورەترین نیعمەت ئەوەیە کە بماخیتە سەر ڕاستە شەقامەکە کامانە صراط الذين أنعمت عليهم ڕێگەی ئەوانەی کە خۆت نیعمەتە ڕژانەوە بەسەریانە لە پێغەمبەران و لە پیاوچاکان و لە صالحین واتە تۆ بزانە لەم نوێژەیە پێشی قافڵەکە محەممەد صلی الله عليه وسلم هەموو پێغەمبەران لەسەر ئەم ڕێگەیە بوون و خوای ئەزانێ دواتر چیتر لەسەر ئەم ڕێگەی ئەمێنێتەوە چەند پیاوچاکی تر بەم ڕێگەیە دێ کە ئیساکەنە تۆی لەسەریت لەبەرەوە ئەمە ئەم شاڕێگەیەیە ئەم ڕاستە شەقامەیە کە دوو جار لە سیڕات تا دووبارەیەکەیتەوە ئەڵی خوای گەورە بمخە لەسەر ئەو ڕاستە شەقامە بۆیە گەورەترین نیعمەت کە بە تۆی بەخشی و نیعمەتی هیدایەتە دوای ئەوە نیعمەتەکانی تری بە دوایە دێ چۆن هەز بەم نیعمەتانە ئەکەی چۆن بە گەورەی ئەم نیعمەتانە ئەڕوانیت سبحان الله نەخۆشێکم بینی ئەی کاوی دکتۆر تەنها بەڵانسی مێشک تەنها سێ خولگە تەنها سێ حکەوانە لە مێشکیا تێک چووە ئەی کاکتۆر ناتوانم بڕۆم بەڕێگەیە ئەبێ یەکێ دەستم بگرێ چکە تەوازونی جووی ناوەڕاستم تێک چووە کە ئەش خەوم ئەڵێ شتێک ڕامەژەنێ خەوم لێ ناکەوێ ئەڵێ بە ئاسمانەوەم و لە فەزایەکەم تۆ قەت هەستە بەم نیعمەتە کردووە قەت بیریشی لێ کردوێتەوە قەت منەتی لێزانیوە بۆیە نیعمەتەکان هەتا لە دەست نەچن قەدری نازانین بیلەو نیعمەتەکەرەوە کە لە دەست دەچێ هەر کام لە نیعمەتەکان چاو بڵێن ساڵێک نیعمەتی چاوت لە دەستەیەیت یاخود خزمەتگوزارێکەت ڕادەگیرێ ساڵێک بیرکەرەوە ئەم ساڵە بەبێ چاو چۆن بەسەر بەرم ساڵێک دەستت نامێنێ هەر ئیشێک ویستت بیکەی دەستت خەرگیرفانەکەت و بڵێ ئێستا من دەستم نییە چی بکەم خێرتانەگا شتێ بکەن بەدەمەوە خێرتانەگا پشتێنەکەم بۆ شلکەنەوە خێرتانەگا ئەو قەپچێن بۆ داخن خێرتانەگا ئەو مێشە لەسەر دەم چاوم لابن خێرتانەگا لەبەر هەر کاتی هەستە بە نیعمەتەکە نەکرد نیعمەتەکە لە خۆت حرام کە بۆ ئەوەی کە هەستی پێ بکەیت بۆ ئەوەی کە چویتە ناو نوێژەوە هەست بە معنای حەمد کەیت بزانی حەمد یعنی چی بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە لە نوێژە ئەی سبحان ربی العظیم وبحمده گەورەی و تەنزیه بۆ خوای گەورە و بە سوپاسگوزاری ئەوەوە ئینجا سەری بەرزەکە دوای فەرموو ربنا ولك الحمد خوای گەورە سوپاس بۆ تۆ بەرامبەر بەچی بەرامبەر ئەوەی کە ئێستا ڕێگەتدام بچمە ڕکوع ربنا سمع الله لمن الله زۆر جار کەسێ تەلەفۆن بۆ یەکێکەکە ئەڵێ تەلەفۆنی فڵان کەسە ئەڵێ بەڵێ فەرموو ئەڵێ ئاخر خۆیم لەگەڵا وازانێ سکرتێرەکەیەتی یان حیمایەکەیەتی یان کەسێکی ترە چکەم بۆ پیاوێکی زۆر گەورە تەلەفۆنی کردووە ئەڵێ بەڵێ خۆیت لەگەڵا ئەڵێ نازانم لە خۆشییا بڵێم چی کە ئیساکەنە کە جەنابتا قساکەم تۆ ئیساکەنە لەگەڵ خوای گەورەیە سوپاسێکەیت خوای گەورە فەرمێ سمع الله لمن حمده بەماضی فەرمێ خوای گەورە گوێی لەو کەسە بوو کە سوپاسی کرد الله یعنی بەم بزاریعنی یعنی شەکە تێپەڕی خوای گەورە گوێی لەو کەسەیە کە سوپاسێکە خوای گەورە بەرامبەر بەمە سوپاسێکی تریش بۆ تۆ ربنا ولك الحمد یعنی خوای ئێستا تۆ ئاگاد لەوەیە کە سوپاس دەکا خۆت لەسەر خەتی لەگەڵیە بڵێ هەر کاتێ ئینسان بەم ڕۆحیەتە تەعاملی کرد
کە لەگەڵ خوای گەورەیە کە سوپاسەکات مەلایکەتەکان نایگێنن ناینووسن نا خوای گەورە خۆی مطلع لەسەر سوپاسی عەبدەکەی ئاگای لێیەتی لەبەرەوە ئەمە سوپاسێکی ترێوێ ئەمە نا سوزدەیەکێوێ کە بچیت دیسانەوە دانەویتەوە ئینجا بڵیت سبحانە ڕەبی الأعلى وبحەمده بەڵێ بەڕێزەکانم بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە سەری بەرزە کردەوەی فەرموو ربنا ولك الحمد ملء السماوات والأرض وملء ما شئت من شيء بعده أهل الثناء والمجد أهل الثناء والمجد وكلنا أحق ما أهل الثناء والمجد أحق ما قال العبد وكلنا لك عبد اللهم لا مانع لما أعطيت سبحان الله زوجة بخمري خواك سري برزك دوا هم دعاء خوێن هەمووی هەر سوپاسگوزاری بوو هەمووی هەر نیعمەت بوو هەمووی هەر پێزانین بوو بەرامبەر بە پەروەردگار بۆیە لە کاتێکا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئایەتی فتح و ئایەتی نصری بۆ دائەبەزێ ئەفەرمێ ليغفر لك الله ما تقدم من ذنبك وما تأخر بۆ ئەوەی کە خوای گەورە لە هەموو تاوانەکانت خۆش بێ جا فەرمێ یا عائیش ذرینی ئەتەعەبەد لربی ئەی عایشە ئیجازەم بە عیبادەتی پەروەردگارم بکەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیجازە لە خێزانێ خوازێ تاوەکو نوێش بکە عایشەش فەرمێ پێغەمبەری خوا والله ئینی لەئوحیب قوربەک والله من حەزم لە نزیکیتە بەڵام پرسیارێک خوای گەورە لە تاوانەکانە خۆش نەبووە لەوەی ڕابرد و لەوەی کە لە داهات و شادێ فەرمێ یا عائیش ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا ئەی عائیشە عەبدێکی سوپاسگوزاری پەروەردگارم نەبم یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئێستا ئێوە شەو نوێشکە بۆ خوای گەورە لە پاشەوەی لە هەموو تاوانەکانی خوای گەورە خۆش بووە ئێستا سوپاسێکی ترە کە ئەوێ عەبدێکی شەکوور بێ بچێتەوە بۆ نوێژ سوپاسی خوای گەورە بکاتەوە الله کەواتە نوێژ یەک پاچە حەمدە یەک پاچە پێزانینە یەک پاچە سوپاسگوزاریە لەگەڵ پەروەردگارە ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا ئایا عەبدێکی سوپاسگوزار نەبم بەڵێ بەقەدەر ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سوپاسگوزار بۆ بەرامبەر بە پەروەردگار هیچ کەسێکی تر ئەو نەسوپاسگوزار نەبووە بەڵام ئەمیش لە سوپاسگوزاریە حەقی حەمدی خوای گەورەی نەداوە بۆیە ئەفەرمێ لا ئوحصی ثەناء عەلەیکە ئەنتە کەما ئەثنەیتە عەلا نەفسیک خوای گەورە سوپاست تەواو ناکەم وەکو تۆ خۆت سوپاست بۆ خۆ بڕیارداوە اینجا پێغەمبەری خوا نەیتوانی بێ سوپاسگوزاری بەرامبەر پەروەردگار تاو ئێمە قوڕی کام مەملەکەتە بین بەسەرمانە بە چەند زمانێک لەگەڵ خوای گەورە بتوێین بەڵێ هەر بۆ زمانی خۆی فێرمانەکە بڵێین الحمد لله رب العالمين توایش بڵێین سمع الله لمن حمده ربنا ولك الحمد لبيني سبحان ربي العظيم وبحمده يكا لقد سبحان ربي الأعلى وبحمده يكا لأخيري شابلين إنك حميد مجيد بحمد اسبيبكين وبحمدش قلت هاي ببينين السلام عليكم ورحمة الله وبركاته.